یا ربی خوا بەختەوەری دنیا و قیامەتمانکەی، یا ربی خوا خۆمان و خێزانمان کوڕ و کچەکانمان خوا بەختەوەرکەی، دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیتەوە، هەر کەس کێشەی هەیە خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە، ڕزق و ڕۆزی فراوانمان پێ ببەخشی، ئەم میلەتە لەم قەیرانی بێموچەیە، لەم نەداریە، لەو هەموو زولوفە نالەبارانەی کە شایەنی نییە و بەڕاستی بەسەریا دەهێنرێ لە هەموو لایەکەوە، خوا تەنها دەرگای تۆمان هەیە یا رب العالمین، یا ربی خوا دەرگای ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە، لە هەموو موسڵمانانی جیهان بکەیتەوە، یا ربی خوا سەرکەوتن بە هەموو موسڵمانان لە هەموو شوێنێکی ئەم جیهانەدا ببەخشی، خوا لەژێر سایە حکمی خۆتدا خوا هەموو لایەکمان بحەسێنیەوە، زیاتر لە قورئانەکەت شارەزامان کەی، تۆ ئەشافی خەڵکێکی زۆر جەستەی بە ئازارە، دڵی پڕ ناڕەحەتی و چاوی پڕ لە فرمێسکە، یا ربی خوا شیفای جەستە و دڵ و دەروونمان بدەی، یا ربی خوا شیفای هەموو نەخۆشی موسڵمانان بدەی، ڕەحم بە حاڵمان بکەی، لەژێر سایە ڕەحمەتی تۆدا لە دنیا و قیامەتدا بحەسێنەوە، جێگای هەموو لایەکمان بەهەشت بێ. آمین آمین والحمد لله رب العالمين.